لەناو میلەتێکی موسڵماندا ئینسانی وهەیە گەیشتۆتە ئەو ئاستەی ئافرەتێک پیاوێک دابنیشن لە لایڤێکی ڕاستە و خۆدان باسی پەیوەندی ژن و مێردایەتی دەکات، باسی سەرجەی ژن و مێردایەتی دەکات، شەرم و حەیا ناکات، تاوان و گوناه دەڕازێنیتەوە بە بەرچاوی خەڵک لە کەناڵێکی فەزائیەوە هەموو خەڵک دەیبینێت ژن و پیاوێک بەیەکەوە باسی بەدڕەوەشتی دەکەن، خەڵک بەرەو بەدڕەوەشتی دەبن، گوناه و تاوان بڵاو دەکەنەوە، گوناه و تاوان دەڕازێنەوە لە بەرچاوی خەڵک بەدەیان و هەزاران گەنج کە ئەوە دەبینێت بەرەو تاوان و گوناه دەڕوات، نازانی کە گوناه و تاوانی ئەوانە زۆر گەورەیە، چونکە دەبنە هۆی بەلاڕێدابردنی خەڵک، گۆمڕاکردنی خەڵک. حیفێ لەناو میلەتێکی موسڵماندا ئافرەتێک گۆستاوە بە بەردەمی خەڵکەوە لە کەناڵێکی فەزائیەوە لە لایڤێکی ڕاستە و خۆدا ڕەقس و سەما دەکات لە بەردەمی هەزاران خەڵک، شەرم ناکات. ئەی کاکە خۆگە موسڵمانی ژنی ئینسانی نابێ ڕەوشتێکت هەبێت، نابێ شخصیەت و کەسایەتیەکت هەبێت، ئەی ناوی بە شتێکەوە پابند بیت. ئەگەر هەر لای خۆی گەورەش لێگەڕێ، ئەگەر لە خۆی گەورەش ناترسی، نابێ شەرم و حەیایەکت هەبێت. لە ناو میلەتێکی موسڵماندا بێشەرمی و بێحەیایی بگاتە ئەو ئاستەی بۆ وەرگرتنی شاباشێک ئینسان ڕەقس و سەما بکات، ئەوە تاوانێکی زۆر گەورەیە. ئەو کەسانە خراپکارن کە خەڵک بەرەو ئاراستەیەکی خراپ دەبن. دەی ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم تعیس عبد الدینار والدرهم، تەک عەمری ئەو کەسە نەمێنێ کە بەندەی دینار و دیرهەمە، ئەوەیە بەندەی دینار و دیرهەم، بۆ شاباشێک ڕەقس و سەما دەکا بە بەردەمی خەڵکەوە، گوناه و تاوان بڵاو دەکاتەوە، کوڕە باسی شتێک دەکا ئینسان پێی عەیبە لە ماڵی خۆیدا باسی بکات.